وەکەم ویلایەتان ئاگادارن ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا لەگەڵ سەرۆکوەزیرانی فیدراڵی عێراق محەممەد شیاع سوودانی ڕێکەوتنێکی گشتگیریان سەبارەت بە نەوت واتە هەناردەکردنەوەی نەوت لە بەغدا واژۆ کرد. ئەمەش کاردانەوە یاخۆ ڕنگدانەوەی هەبوو لە سەر تەواوی ڕاگەیاندنەکان هەم لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە عێراق و تەنانەت لە جیهانیش. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە و کە گرنگی ئەم ڕێکەوتنە لە چیدایە هەم بۆ هەرێمی کوردستان و هەم بۆ عێراق لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵماندایە. کاک ڕێباز شەوتان باش، زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. پێشەوەی بێمە سەر پرسیارەکان کاک ڕێباز، من دەمەوێت زۆر بەڕاشکاوانە وەڵامی ئەمەم بدەیتەوە. کاتێک بڕیارەکەی دادگای ناوبژیوانی پاریس دەرچوو هەندێک خۆ بە سیاسیزانی کورد و هەندێک لایەنی سیاسی کورد زمانیش کەوتنە هەلهەلە لێدان و هەڵپەرچێ و نوقڵانەی ئەوەیان لێدا کە هەرێمی کوردستان تەواو داڕما و ڕووخا. ئەمڕۆژ مەسرور بارزانی لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق ڕێکەوتنێکیان واژۆ کرد. دەمەوێت بزانم وەڵامی تۆ بۆ ئەوانە چییە؟ زۆر سپاس بۆ جەنابەت کاک حاکم بۆ بینەرانی بەڕێز. لە ڕاستیدا من وەڵامەکەم یەک توییتی جەنابی سەرۆکی حکوومەتە کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە هەفتەی پێشوو کە ئەو بابەتە باسکراوە بڕیارەکەی دادگای پاریس دەرچوو جەنابیت بە توییتێک ئەم ڕۆژەی لەبەر چاو بوو بۆیە توییتەکەی کرد کەوتی ئەوانەی ئەمڕۆ لەگەڵمان نین لە کاتی سەرکەوتنەکانمانە خۆیان نەکەن بە خاوەنی ئەو دەستکەوتانی کە ئێمە بەدەستێنین. اینجا بەڕاستی ئەوە باشترین و جوانترین وەڵامە بۆ هەموو کەسانەی کە نابەرپرسانە لە کاتی کێکدابەشکردنەکە و لە کاتی کە زەمانێک شیرینی نەوت هەبوو کە تازە دەستکرا بوو بە فرۆشتنی نەوت شیرینی نەوت هەبوو لەو کاتە هەموو پێکەوە لە مەلەفی نەوت شەریک بووین و لەو کاتەدا هەموو پێکەوە لە مەلەفی نەوتا بەشدار بوون. بەڵام کاتێک کە قەیرانێک و ئەزمەیەک دروست دەبێت و لە چەندین ساڵی ڕابردووشدا هەروە هاتووە کە کێشە و ئەزمەیەک دروست دەبێت ئەو کاتە ئەوانە زۆر کەمە بنەوەکە بنە خاوەنی حکومڕانی هەرێمی کوردستان و یاسنە ژێرباری مەسئولیەتی ئەم بەرپرسیارەتی گەورەیەوە لە ڕابردوودا لە هەچ کێشێک ڕوویا بێت و هەتا ئێستاش هەر ئەوە بووە کە بەڕاستی لە ڕابردوو جەنابی سەرۆک بارزانی کە ئەو کاتە سەرۆکی هەرێمی کوردستان بوو و لە ئێستاشدا بە هەمان شێوە وەکو مەرجعی سیاسی گەلی کوردستان و جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان و بەڕێز جەنابی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان کە بەڕاستی وەکو شاسوارێک لەم پرۆسەیە توێ ژێرباری مەسئولیەتێکی گەورەوە و ئەم هەفتەیە ڕابردوو شەونخۆنی تا شەوانێکی زۆر درەنگ بە تەلەفۆن و بە ڕێگەی ئۆنلاین لە ڕێی تیمەکانی خۆمان لە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە بەغدا بوون و لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکوەزیرانی عێراق دکتۆر فواد و هەروەها لەگەڵ جەنابی سەرۆکوەزیرانی عێراق شەونخۆنیەکی زۆریان کرد تا لەم قۆناغە سەختە دەربازمان کات و دڵنەوایی و خۆشگوزەرانی و ئارامی و سەقامگیری کە ئەمڕۆ گەڕایە بۆ خەڵکی کوردستان و بۆ هەموو ئەوانەی کە لەم هەرێمە ئەژین. بەڕاستی کاک حاکم یەک خاڵ زۆر سەیرە وەرە خەڵکێک پێی خۆش بێت نەوت و داهاتی هەرێمی کوردستان نەمێنێت لە کاتێکان موچەیەکەی خۆی موچەی هێزەکانی خۆیان موچەی پەرلەمانتارەکان موچەی ئەعلام موچەی زۆربەی شتەکانی خۆیان لەسەر ئەو داهاتی نەوتە بێ. بۆیە بەڕاستی ئێستا لای خەڵکی کوردستان ڕوون بۆتەوە کێ لە ئاستی بەرپرسیارەتیایە و کێ لە قۆناغی سەختەکان و لە قۆناغی خۆشەکانیشە لەگەڵ بەرەی میلەتەکەی خۆیەتی. ئەوە بابەتێکە. بابەتێکی کە هەیە مادەم جەنابەدە و دەرفەتە ڕەخسان پێش ئەوەی جەناب پرسیارەکانەکەی ئەمەی ڕوونکردنەوەیەک بەم لە ڕێی کوردستان 24ەوە ژەوەیە کە هەستەکەم لە ئیعلام یاخود لەلایەن هەندێک کەسی کە هەر قسەیان لە دەزیێت هیچ فعلێکیان نییە ئەڵێن گوایە هەرێمی کوردستان کە ئەیزانی خۆشگوزەرانی بەدەستدێنێ حکوومەتی هەرێم بۆ چەند ساڵە ئەم ڕێکەوتنی نەکردو بۆ ئێستا هاتۆ کردوێتی. ئەمە وەڵامەکەی زۆر وازەحە. یەکەم
ئێمە لە بیدایەتەوە وتومانە بە تایبەتی لە سەرەتای ئەم کابینەیە لە کابینینەوە دوای هەفتەیەک لە دروستبوونی کابینینەوە جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان خۆی بە شخصی کوێ بەغدا و یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی دەربڕی بۆەوەی کە لەسەر کۆی مەلەفە هەڵپەسێدراوەکانی بینی هەرێم و بەغدا ڕێککەوتن بکەین بەڵام بەداخەوە بوو لە بەغدا ئەوە مزاهرەکان خۆپیشاندانەکانی تشرینی بەسەرها و حکوومەتەکان یەک لە دوای یەک سێ حکوومەت گۆڕا لە ماوەی ئەم کابینەی نوێیەما لە بەغدا یعنی حکوومەتی عێراق خۆی زۆربەی کابینەکانی بە کابینەی کاربڕێکرد بەڕێکرد هەرفریایەوە ناکەوتن لەگەڵ هەرێم ڕێکەون دووش لە ڕابردووتریشدا ئێمە بەردەوام هەوڵمان ناوە لەگەڵ بەغا ڕێکەوین بەڵام خاڵێکی گرنگەوەیە کە ئەبێ خەڵکی کوردستان تێی بگا لە حەقیقەتەکەی لە ئەو ڕۆژیشەوە جەنابی کاک مەسرور وەکو سەرۆکوەزیران وتوێتی لە چوارچێوەی دەستور ئامادەین بۆ هەموو ڕێککەوتنێک لەگەڵ بەغدا لەسەر کۆی مەلەفە هەڵپەسێدراوەکان بەڵام بە هیچ شێوەیەک سازش ناکەین لەسەر ئیمتیازات و مافەکانی خەڵکی کوردستان کە بیانێت مافەکانمان زەوتکەن و خاڵێکی گرنگی تریژەوەیە ئێمە لە ئەو ڕۆژە وتمانە ڕێگەکەوین نەمانوتە تەسلیمە بین بەڕاستی ئێمە تەسلیم نابین و ئەم خاکە ئەم هەرێمە ئەم کیانێکی دەستوریە بە خوێنی شەیدان دروست بووە و ئێستاش تەسلیم نەبووین بەعکسەوە ئیمڕۆ گەورەترین سەرکەوتنمان تۆمار کرد تەمان بۆ هەموو گەلی عێراق اینجا بۆ گەلی کوردستانیش چونکە ئەمە سەقامگیریەکی تایبەت و جیاوازێنێتە ئاراوە بۆ هەموو گەلی عێراق اینجا لەبەرەوە ئێمە بۆی ڕێکەوتنمان نەکردووە نەمانیستۆ تەسلیم بین و سازشکەین بەڵام ئێستا بە سوپاسەوە بۆ جەنابی سەرۆکوەزیرانی عێراق کە زمینەیەکی جیاوازی هێناوەتە پێشەوە و دەوڵەتدارانە تەعاملەکە هەتا ئێستا و بەڕاستی جەنابی سەرۆکوەزیرانیش ئیمڕۆ زۆر تەکیدی لێ کردەوە جەنابی سەرۆکی هەرێمیش کە سوپاسی جەنابی سەرۆکوەزیرانی عێراقیان کرد چونکە دەوری هەبوو لەوەی ئەم ڕێکەوتنە بکرێ ئەمەی کراوە ڕێکەوتنە تەسلیم بوون نییە و دەستبەرداری هیچ مافێکی هەرێمی کوردستان نەبووین لە چوارچەوەی دەستورە زۆر باشە کاکە ڕێباشسپاس دەکەم ئەگەرچی تۆ لە قسەکانەدا وەڵامی دوو پرسیاری منت دایەوە بەڵام جارێککە دەگەڕێمەوە سێلێکە لەو پرسیارانە ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغداوە وتی سەبارەت بەم ڕێکەوتنە دەڵێت ئەم ڕێکەوتنە دەکرێت ببێتە بنەمایەک بۆ پەسەندکردنی یاسای بودجە و نەوت و غاز هەروەها سەرەتایەکە بۆچی بۆ کاری هاوبەش لە نێوان هەولێر و بەغدا خوێندنەوەتان بۆ قسانە چییە؟ کاک حاکم جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ هەموو وشەیەک و بۆ هەموو قسەیەک کە ئیکات فعلەکەی زانێ کردەوەکەی زانێ کردارەکەی زانێ کە لە توانای حکوومەتی هەرێم چی هەیە ئەو قسەیە ئەکات و لە توانای ئێمە چی هەیە ئەوە ئەکات جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئەوێدەوە بڵێ کە یەکەم ئێمە ئەم ڕێکەوتنەی کە ئێستا ئەمڕۆ نەتیجەکەی خەڵکی کوردستان بینی هیچ ڕەبتی نییە بە بڕیاری دادگای پاریسەوە چونکە لە سەرەتای ساڵی ئەم ساڵ جارێکی تر جەنابی سەرۆکوەزیران خۆی کوێ بەغا و لەگەڵ جەنابی محەممەد شیع سوودانی دانیشتن کە پێکەوە دەستیان کرد بە دانانی بەردی بناغی ڕێکەوتنێکی گشتگیر کە دوایی وەفدەکانی هەرێمی کوردستان دەیان جارچوونە بەغدا بۆی کە ئەوە بوو ڕێکەوتین لەسەر بودجە لە ئەنجومەنی وەزیران پەسەند کرا و ئێستا لە پەرلەمانە ئینشاءڵڵا بە زووترین کات پەسەند دەکرێت لەو بودجەیە ئەم ڕێکەوتنە کراوە کە ئەمڕۆ کراوە ئەم ڕێکەوتنی ئەمڕۆ ڕێکەوتنێکی کاتیە تا بودجە تەوانە ئەم ڕێکەوتنە بۆ یەک خاڵە بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستانە بە شێوازێکی تەفاهمی بەس بۆ فرۆشتنەکەی ئەگینا ئەم ڕێکەوتنە پێشتر کراوە لە بودجە تەسبیت کراوە و کە ڕۆژانی داهاتوش بودجەکە بڵاو کرایە و خەڵکم ڕێکەوتنە ئابینێکە کراوە ئەمە یەک ئەگینا ئەمە بە لەسەر مەحکەمەی ئەوە نەبووە بەڵام ئەوەی مەحکەمەکە ظروفێکی تازەی هێنایە پێشەوە نەوتەکەی ڕاگرت بۆیە ئەم هەفتەیە نەودراگیرا بۆیە ئەم ڕێکەوتنە کاتیە بکرایە تا بودجە تەسبیت دەکرێت ئەوە خاڵێکی کە ئەوەیە کە جەنابی سەرۆکوەزیران لە بیدایەتەوە تەکیدی لێ کردوتەوە تەمان جەنابی سەرۆکوەزیران ماوەی 3 ساڵە خۆی خەریکی ریفۆرمکردنە لە کەرتی نەوتی هەرێمی کوردستان و زۆریش لە خەرجەکانی کەم کردوتەوە و زۆریش لە پێداچوونەی بە کاری کۆمپانیەکان کردووە بەڵام ئەوێ دیاسای نەوت و غازی عێراق دەرچێ بۆی تەواوی ئەم مەلەفە و ئەم کێشانە کۆتایی پێبێت و یاسای نەوت و غازی عێراقیش
کە دەرەچێ پێویستە هەرێمی کوردستان کە بەشێکی گرنگی ئەو بابەتەیە ڕێی هەبێ بۆیە وەفدەکانی ئێمە چەندین دانوستانیان لەسەر بودجە کرد تا گەیشتینە حەل و ڕێککەوتین ئێستا بەردەوام بوون پێش ئەم بڕیاری دادگا لەسەرەوەی یاساکە دەرچێ لە سەدا 40 بۆ 50 تەفاهماتی بینی ئێمە و حکوومەتی عێراقی لەسەر دەرچواندنی یاسای نەوت و غاز پێم وایە کە جەنابی سەرۆکوەزیرانی عێراقیش باسی کرد لە دوو شەوی ڕابردووە کە پێویستی بە شەژمانێکە تا دەرچێ بەڵام ئێمە جارێکی تاکی دەکەمەوە کە جەنابی سەرۆکوەزیران لە ئەوە ڕۆژە و نیەتێکی هەبووە بۆ ئەم قسانەی ئەمڕۆی کە کردی ئەوی ژەوەیە کە ئێمەمانەوێت سەقامگیریەکی سیاسی لە عێراق دروست بێت بۆ بەرژەوەندی هەموو گەلی عێراق و هەرێمی کوردستان طبعا کە سەقامگیری سیاسی هەبوو بە تەکید دۆخی ئابووری و خۆشگوزەرانی و ئاوەدانکردنەوەش زیاترە بێ ئەم فایلەی ئەمڕۆ کە ڕێکەوتنمان لەسەر کرد جەنابی سەرۆکوەزیران تەکید لەوە ئاکاتەوە کە ببێتە کلیلی کردنەوەی زۆر کێشەیتر چارەسەرکردنی زۆر کێشەیتر لەوانە مەسلەی شنگال مەسلەی پێشمەرگا مەسلەی کەرکووک مەسلەی مووسڵ مەسلەی گەڕانەوەی عفو گەڕانەوە بۆ دەستوری عێراق بۆ مادەی 140 بۆ هەموو ئەو ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان کە چەندین ساڵە هەڵپەسێدراوە و حەل نەبووە لە بینی هەرێمی کوردستان و بەغدا زۆر کێشەیکە هەیە زۆر مەلەفیکە هەیە تەنها مەسەلە بودجە و موچە و نەود نییە بۆیە ئەمە دەرگایەکی باشە قەزدی لەوەیە کە ئینشاءالله لەمڕۆ قۆناغێکی تازە دەست پێکە بە ئیرادەی هەردوو لا و بە نیەت پاکی هەردوو لا بۆ ئەو گەیشتن بەو ڕۆژگارە زۆر باش کاکە ڕێباز بۆ خۆ دەزانی لە 2023 تا ئێستا ڕەنگە ڕێکەوتنێکی لەم جۆرە ئەنجام نەدرابێ لە نێوان هەولێر و بەغدا واتە لە سەردەمی نوێی عێراقدا کەواتە گرنگی ئەم ڕێکەوتنە بە دیاریکراوی لەو فترە زەمانی زۆرەدا چیە بێ هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ عێراق جارێ وەکو باسم کرد ئەم ڕێکەوتنە کردنەوەی دەرگایەکی چارەسەری گەورەیە لە بینی کێشە هەڵپەسێدراوەکان ئەمە یەک دوو ئەمە ئەم مەلەفی نەوتە کە چەندین ساڵە قسەی زۆری لەسەرەکرێ دادگای پاریس سەلماندی بۆ هەموو دنیا کە نەوتی کوردستان کە ئەفرۆشرێ مافێکی دەستوری تەواو شەرعی خەڵکی کوردستانە ئەوە دادگاکە دوو جەنابی سەرۆکوەزیرانی عێراق دوو شەو لەمە پێش لە کەناڵێکی عەرەبی قسەی کرد وتی هەرێمی کوردستان مافی خۆی بۆ نەوت بفرۆشێ و حەقێکی شەرعی خۆیان هەبووە لەبەر سێ هۆکار یەکەمیان لەبەرەوەی بودجەی لە ساڵی 2014 لەلایەن بەغداوە بڕدراوە دووەم شەڕی داعشی کرد سێم زیاتر لە 1.5 ملیۆن ئاوارەی باشوور و ناوەڕاستی عێراق ڕویان لە هەرێمی کوردستان کرد کەواتە هەرێمی کوردستان مافی خۆی بوو بۆیە دەرچەیەک بدۆزێتەوە کە داهاتێک بۆ خۆی پیاکە خۆی پێبژێنێ کە ئێمە دوو جار ئێستا شەرعێتمان بۆ هاتەوە لەلایەن دادگای پاریسە و لەلایەن جەنابی سەرۆکوەزیرانی عێراقەوە ئەمە بابەتێک نەوتی ئێمە لەمڕۆوە کە چەندین ساڵیش فرۆشتومانە بە قانونی ساڵی 2007 پەرلەمانی کوردستان فرۆشتومانە کە پەرلەمانی کوردستان پەرلەمانێکی دەستوری و شەرعی و قانونیە لەم عێراقا و ئێمە هیچ شتێکی نادەستوریمان کردوونە ناقانونی بەڵام ئەمڕۆ بەم ڕێکەوتنەی ئێمە شەرعێتێکی نێودەوڵەتی یاسایی درا بە نەوتی هەرێمی کوردستان کە لەمە دوکەی فرۆشێ هەم کڕیاری زیاتر بۆ پیابێ هەم کڕیارەکان لە ئاستی شەریکاتی زۆر گەورابن هەم لەوانەیە وڵاتی زۆر گەورەش بێت لەمەلا بە ڕاستمی نەوت لە هەرێمی کوردستان بکڕێت دوو نرخەکەی بە نرخی سۆمۆ ئەبێ کە بەڕاستی ئەوە دیسان و قازانجێکی گەورەیە بۆ خەڵکی کوردستان و بۆ هەرێمی کوردستان و بۆ خوشگوزەرانی و ئاوەدانکردنەوەی زیاتری هەرێم سێم ئەوەیە کە ئێمە ئیتر کاتێک مفاوەزاتەکەین لەگەڵ تورکیا لەگەڵ هەست شەریکەیەکی نەوتکڕین یاخود هەز وڵاتێ بە هیچ بەهێزەوە مفاوەزاتەکەین چونکە ئێمە ئیتر خەمیەوەمان نییە تووشی کێشەی یاسایی ببین لەگەڵ بەغدا و لەگەڵ هیچ وڵاتێکە ئەو کاتە ئێمە بە جۆرێکی کە بۆیە ئەمانە هەمووی لە ئیجابیاتن بۆ ئێمە و خاڵێکی لەوەش گرنگترەوەیە ئەگەر ئێمە کڕیارمان زۆرتر بێ لە مۆلا ناچارین لە کەرتی وەبەرهێنانی نەوت یاخود بەرهەمهێنانی نەوت بەرهەمی نەوت زیاترکەین و ناردنە دەرەوەکەشی لە 400,000 بەرمیل بۆ ڕێژەیەکی زۆر زیاتر بەرزکەینەوانێ طبعا ئەوانە بە قۆناغ و بە مەراحی لەکرێ بەڵامەوە یەکێکە لەو خاڵانی کە جەناب دەڵی سوودەکەی چییە زۆر باشە کاکە ڕێباز من دەگەڕێمەوە سەر قسەکانی مەسرور بازانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەشێکی تری قسەکانی دەڵێ هیوادارم ئەم ڕێکەوتن دەڵێ هەر بە دیاریکراوی دەڵێ هیوادارم گەرانتی ئەوە هەبێت کە ئەو ڕێکەوتنە وەکو خۆی جێبەجێ بکرێت
ئەگەر بە کورتیش وەڵام دێتەوە مەبەست لە بەکارهێنانی ئەم دەستەواژەیە چییە؟ وڵی بەداخەوە ئێمە لە ساڵانی ڕابردوو چەند جار بودجەی عێراق پەسەند کراوە و ئیستحقاقاتەکانی هەرێمی کوردستانیشی تیاجێ کراوەتەوە یاخود چەندین جار ڕێکەوتن لە نێوان بەغدا و هەولێر کراوە کاتێک هاتووینەتە سەر تەنفیز جێبەجێکردنی جێبەجێ نەکراوە. باشترین نمونەش لە مێژووی حکومڕانی لە دوای سەدام حوسێن کە هەرێمی کوردستان و بەغدا هەیەە مەسلەی دەستورە کە هەموو گەلی عێراق دەنی پیاوە تا ئێستا زۆربەی زۆری بڕگەکانی دەستور جێبەجێ نەکراوە بۆیە ئەو تەجروبە خراپەمان هەیە. بەڵام ئێستا بۆیە هەر ینی تەکید دەکەینەوە و جەنابی سەرۆکی حکومەت جەنابی سەرۆکی هەرێم ئەمڕۆ هەردووکیان تەکیدیان لەوە کردەوە کە ئیشەڵا لە سەردەمی جەنابی سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی و نیەتێکی ئێستا کە هەبێ کە ئەو ڕێکەوتنی کە ئەیکەین هەردوو لا ئیلتیزامی پێ بکەین وەکو خۆی جێبەجێکەین و ئەمەلێکی گەورەشمان بەوە هەیە کە جێبەجێکرێت چکە بەڕاستی جەنابی سەرۆک وەزیرانی عێراق ئێستا دەورێکی ئیجابی گەورەی هەیە بۆ هەموو گەلی عێراق و هەرێمی کوردستانیش و خاڵێکی گرنگتر لەوەیە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان دەورێکی گرنگمان هەبوو لە پێکەنانی ئەم حکومەتی کە بەڕێز محەممەد شیع سوودانی پێکێناوە چونکە ئێمە لە تەحالوفی ئیتاری تەنسیقی عێراق کە ئێستا ئەو هێزە سیاسیانە بوون کە ئەم حکومەتیان پێکێناوە لەوێ اتفاقێکی گشتگیرمان هەیە کە لە ضمنی ئەم بابەتانە شەمووی باس کراوە بۆیە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەوە حەقی خۆمانە. یەک خاڵ هەیە کاک حاکم حەزەکەم بۆ خەڵکی کوردستانی ڕوونکەمەوە کە زۆر گرنگە لە چەندین ساڵی ڕابردوو بە کورتی لە چەندین ساڵی ڕابردوو باسیێواکرا هەرێمی کوردستان 50 ساڵ نەوتی کردووە و عقدی کردووە لەگەڵ تورکیا و نازانم زۆری قسە لەسەر ئەکرێ بەڵام ئەستەن عێراق لە ساڵی 1970 خۆی ئەویش بۆ 50 ساڵ عقدی لەسەر ئەم بۆریە کردووە لەگەڵ تورکیایە لە ساڵی 2010 تەمدیدی ئەم عقدیان کردوتەوە دیسانە بۆ 15 ساڵیکە کە 2025 تەواو بێ کەواتە ئەوە هەر هەرێمی کوردستان نییە کە عقدی کردو بۆ 20 ساڵ یا 25 ساڵ یا 50 ساڵەوە لە عقدەکان کە لەگەڵ لەسەر نەوتەکرێ ستاندەردە یعنی ئەوە غەڵەتێکی هیچیانە ئەو ڕوونکردنەوەش حەزم کرد خەڵک بیزانێ. زۆر باشە کاکر بەزەگەرچی پرسیار زۆر بوو بەڕاستی بەڵام کاتەکەمان ئەرەوەندە بوو زۆر بەڕێز ڕێباز حەملان یاریدێدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە هەولێرە و لەگەڵمان بەشدار بووی سوپاس بوویەوە شەوتان باش.